ئێمە بە سێ ئێستا هەوڵین یاخود لە سێ تەوەرە باسی بکەین. یەکەم ئەوەی کە نیشانەکانی سووک بوو لە ماڵەوە بوو، پێویستی بەوە نەکرد نیشانەی خەتەر بێت. نیشانەی ترسناگەوەی گەر هەناسەی تەنگ بێ نەتوانێت تر هەناسە با کۆکە و بەڵغەمێکی زۆری هەبێ. بەڵام ئەوانەی کە نیشانەکانیان سووکە لە ماڵەوە دایانەنین، یەک پێویستە ئەو کەسە خۆی ماسک و دەستکێش دەدەست بکە، بچێتە ژوورێک بە تەنیا، پەنجەرە و درگاکەی کراوە بێت تا ڕادەیەک پەنجەری کێوێ بەسەر دەرەوە زۆر باشە. خواردنی لە دوورەوە بۆ دابنێن و خۆی هەڵی بگرێت. تەوالێت و ئاودەسەکەی ئەگەر جیابێت حەمامەکەی باشترە، ئەگەر دوای خۆی پشۆری هەر زۆر باشترە کە ڕۆژانە بۆەوەی چولێ دەستەکانی پشووە و تێکەڵ نەبێت لەگەڵ خەڵکی ترە. دوو، بۆ ئەوانەی کە نەیانگرتووە یان نیشانەکانیان سووکە، ئەی چی بکەن؟ ئێستا کۆمەڵێک بڕینزانستی تازە یاخود کۆمەڵێک ڕێنمایی تازە هەیە لە ماڵەوانێ. من چۆن خۆم بەرگری خۆم بەقوت بکەم ئەگەر نیشانەکانم کەم بوو یا هەر نەمبوو چی بکەم؟ یەک، ئێستا ڕێنمایی تازاڵێ هەموو ڕۆژێک ئەگەر بتانی بۆ ماوەی 3 جار هەر جاری بۆ ماوەی 20 دقە 20 خولەک وەرزش بکەیت. بەوەی لە ماڵەوە هەتا شناوەکەیت، تۆزێک بە پێ بە خێرایی ئەڕۆی دەستەکانت شتی پێ هەڵەگریت، بە هەر شتێک بێت 3 جار بیکە جاری 20 دقە کەمتر نەبێت. ڕۆژانە یەک دەنەک حەبی ڤیتامینات مەڵتی ڤیتامین بەسە، بە تایبەتیەوەی کە زینک و ڤیتامین سی و ڤیتامین بیتیایە. سێ، باشتر وایە ئێستا باوی وەرزشە بە سیەکان نەکرد بە جەستەوە. یەکەم جار باسم کرد بە جەستە بوو. ئێستا وەرزش بە سیەکانی بکەی بۆی بە قووەت بێ بەرامبەر بە ڤایرۆس. چۆن وەرزش بە سیەکانە دەکەی؟ یەک، بە سێ شێوە توانی. یەک، هەناسەیەکی قوڵ وەرەگری ڕایەگری بۆ ماوەیەک، هەموو سیەکانم پڕەکەم لە هەوا ڕایەگرم، دوایی ئەیەم و دوای هەناسی قوڵ وەرەگرمەوە. یان میزەڵانێک بێنە لە ماڵەوانێ ڕۆژانە 10 بۆ 15 جار بە هەموو هێزت فوی تێ بکە لە بینەکەی تەوان هەناسە وەرەگریتەوە هەموو سیەکانی بەکارێنی فوی تێ بکە و فشی بکەرەوانێ بەتاڵی کەرەوە هەواکی بەتاڵکەرەوە. یان قەسەبێک بێنە، قەسەبە و چیلکەی کە ئەکرێتە ساردیوانێ، پەرداخی ئاو بێنە، لە باتیەوەی پەرداخ ئاوەکەی پێ هەڵمەژینە بە عەکسەوە فوی پێ بکە، فوو بکە بەناو قەسەبەکە و بەناو پەرداخەکە، هەرچی هەوای سیەکان تێتە دەرەوە هەڵیەمژیتەوە. ئەمە وەرزشە بە سیەکانێ، ئەمە وای لێکە هەموو کوونەکانی سیەکانێ بکرێتەوە. 4، عەفوم بکە. 4، هەر لە ماڵەوە ئەتوانی ئاو خێو بگریتەوە لە باتی نۆرمال سەلاینی دەستنەکەەوە نەوزانی چیە، ئاو خێ بگرێرەوانێ غەرغەرەی پێ بکە ڤایرۆسەکە کەمەکاتەوە لە قوڕکتا. هەر ئەتوانی لوتیشی پێ بشۆی بە سرنجێک بەزنی دڵەکەی لابی دەرزیەکەی نا، هەر بە سرنجێک ئاوان دەرزیەکەی لابەبی کە بە هەردووکونە لوتیش تا پێی بشۆ، غەرغەرەی پێ بکە، ئاو شەربەت زۆر بخۆ. ئەم 5-6 ئێستا ئەمە تەوەریەکن بۆ ئەوانەی کە توش نەبوون.